سپاس. کاک حەکیم ئەمە ئەگەر بەراوردێ بکەین لە دۆخی حکومڕانی لە کاتی ئێستا و دۆخی حکومڕانی لە هەرێمی کوردستان لە ساڵی 1992 بینی هەمان تاس و هەمان هەمامە، یعنی دەموچاوەکان هەر هەمان دەموچاون. ممکنە کوڕی فلان کەس و یان کوڕی فلان دەموچاوێک گۆڕا بێت، کوڕەکەی هات بێتە پێشەوە یاخو خزمەکە یان کەسی کارێکی هات بێتە پێشەوە. بەڵام بینین هەردوو هێزەکە بە وەکو ساڵی 1992 ینی بە تەحدید بڵێن لە دوای شەڕی ناوخۆ کە ئیداریان جیا کردەوە و شەڕی ناوخۆ دەستی پێ کرد و ئەم قەڵەمڕەوی خۆی و ئەو لا قەڵەمڕەوی خۆیان بڕیاردا و هەر یەکە و لە قەڵەمڕەوی خۆی بکوژ و ببڕ بوون ئەوی ویستویانە کردویانە. بە تەئکید ئێستاش بە هەمان شێوەیە و دۆخی خەڵک ئەگەر لەو کاتە خراپتر نەبێ ئێستاکە باشتر نییە و مەسلەی مافۆ ئازادیەکان بە هەمان شێوە ڕەنگە جیاوازەیەکی ئەو تۆی نەبێت. خەڵی ڕاستی ئێستاکە قساکە و ڕەنگە کۆمەڵە ڕاگەیاندن و ئەوانە هەیە وەسایلی یاخود تۆڕە کۆمەڵایەتەکان و کۆمەڵش لەم بابەتانە خەڵک قساکە، بەڵام نەجۆ لە قسەی خەڵکەگرن، لە هەڕەشەی خۆیان بەردەوامن، لە گرتنی خەڵک بەردەوامن، لە سەرکوتکردنی خەڵک بەردەوامن و بڕینی موچە ئەوانەشی هاتوۆتە سەر. لەبەرەوە ئەبینی لە پاش 30 ساڵ حکومڕانی ئەنی هیچ گۆڕانێک نەهاتووە بەسەر عەقڵیەتی حکومڕانی ئەم دوو پارتە دەسەڵاتدارە. یەکێتی نیشتیمانی لێرە پارتی دیموکراتی کوردستان لە هەولێر و ناوچەی قەڵەمڕەوی خۆی لە بادینان ئەو مەنتیقەیە، ئەوەی کە ناڕازی بێت ڕخ نەبگرێت، داوای ژیانێکی باشتر بکات، داوای خۆشگوزەرانی بکات، داوای مافۆ ئازادی زیاتر بکات، تۆمەتبارەکرێت، زیندانیەکرێت، هەروەها ڕاوەدووەنرێت، دەربەدەرەکرێت، شار بەدەرەکرێت، ئەنواع و ئاشکال وەسائلی ترساندن و تۆقااندن و سەرکوتکردن ئەم دوو هێزە گرتویانەتە بەر. لەبەرەوە من تەنها نابێت پارتی دیموکراتی کوردستان بە تاوانبار بزانین، یەکێتی نیشتیمانی کوردستانیش بە ئەندازەی بەشی خۆی ئەویش تاوانی بەرەکەوێت یاخود ئەویش گوناحەکەی بەرەکەوێت. ینی ناکرێت یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستاکە کە ڕخ ناگرێت. فعلا ئێمە دەستخۆشی لێکم کە ڕخنە پارتی دیموکراتی کوردستان ئەگرێت، بەڵام هیوادارن ڕخنەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پێناو چاکردنی دۆخی خەڵکا نەک لە پێناو مەرام و ئەوانەی حیزبی و زیاترکردنی قەڵەمڕەوی خۆیان بێت. بۆیە ئەبینین ڕاستە ئێستاکە لە ناوچەی قەڵەمڕەوی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەبینین تا ڕادەیەک ڕەنگە دۆخی ئازادیەکان ومانە تا ڕادێک باشتر بێ خەڵک بتوانێت زیاتر قسە بکە و خۆ پیشاندان و ئەوانە ئەکرێت، بەڵام لە نیهایەتە مەسلەی برسێتی و موچە و ژیانی خەڵک و خزمەت گوزاریەوانە لە ناوچەی قەڵەمڕەوی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر خراپتر نەبێت لە هی پارتی باشتر نییە و هەردووکیان بەیەکەوە هۆکارن بۆی ئەم دۆخە خراپەی کە هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستانی پێاتێ پڕجاب جەنابێت پرسیاری ئەوەت کرد هۆکارەکەی چییە؟ طبعا هۆکارەکەی عەقڵیەتی حکومڕانیە، ئەو عەقڵیەتی حکومڕانی کە لەو کاتەوە هەیان بووە هەمان عەقڵیەتی حکومڕانی هیچ گۆڕانکارێکی تیان نەبووە و هیچ سوودێکیان لە دەوروبەر لە وڵاتانی دنیا لە تەجروبەی پێشتر لە تەجروبەی وڵاتانی تر لە هیچ ئەزمونێکیان وەرنەگرتووە. بینی لە دوای 30 ساڵ حکومڕانی ئێستاکە قاسەی هەرێمی کوردستان دینارێکی تیانە، ینی لە 2020 تا ئێستاکە فەرمانبەر قاسەی حکومەت نەخێر ئاسایی نیە، ئەمە لە هیچ وڵاتێکە ئاسایی نیە. ئەگەر ئەو حیزبەی یاخود ئەو شوێنەی کە ئەمەی تیا گوزەری و ناوی فەرمانڕەوا بێت و ناوی حاکم بێ و یاخود حیزبی حکومڕان و ناوی خۆی نابێت دەوڵەت و حکوومەت و ئەوانە بەڕاستی ئەمە ئاسایی نیە، چونکە ئەمە کارەساتێکی زۆر گەورەیە. ینی معقول نییە لە 2020 فەرمانبەر یەک موچەی وەرگرت بێ. من تەحەداکەم لە ساڵی نەوەتەکانە شتیوان ڕووی نەداوە فەرمانبەر لە یەک ساڵێکە یەک موچەی وەرگرت بێ. بۆیە نەگۆڕانی عەقڵی حکومڕانێتی ئەم دوو پارتە سیاسیە و بیرکردنەوەی ئەم دوو پارتە سیاسیە بە عەقڵیەتێکی بنەماڵەیی، بە عەقڵیەتێکی پاوانخوازی، بە عەقڵیەتێکی ئەوەی کە هەر یەکەیان دەست بەسەر مەنتیقەیەکا بگرن و خێر و بێری ئەم هەرێمی کوردستانە بکەنە بەرژەوەندی خۆیان و لایەنگر و ئەوانی کە لە دەوروبەریان و پارێزگاریان لێکەن و ئاکات بە هیچ جۆرێک دۆخی خزمەتگوزاری ئەوەی کە باز دەکرێت ئەگەر ئەم دۆخی کە هەیە لە بێموچەی و کەمی خزمەتگوزاری بەوەی نەوتوێ ینی لە نەوتەکە گەورەترە و پەیوەندی بە خەڵکە لە سیستەمی حکومڕانیەکەی. بەڵێ ئەزانی بۆ لەبەر ئەوەی سیستەمی حکومڕانیەکەش وای کردووە نەوتەکەش خراپ بەکارهێنراوە. کاک حەکیم من عەرزی جەناب و بینەرانی بەڕێزیشکەم. ئێمە لە 2014 کە وتیان ئێمە ئەوە تەواو ئابووری سەربەخۆیە و تەمان پێشتریش نەوتیان هەناردە کردووە، یعنی ئەو کاتێک کە ئاشتی هەورامی کەیسە نازانم لەکوێ خۆی شاردووەتەوە هیچ دیار نییە نازانم.
ئەو کاتە هینی ئەوەیەدا مژدەی ئەوەیەدا بە خەڵکی هەرێمی کوردستان کە کارەبای 24 ساعاتی و نازاننەوت و خزمەتگوزاری ئەنواع عشقاڵ ئەم هەرێمەوە لەیەکەن تەنانەت هەندێک لە زاری هەندێک بەرپرسەکانەوەمان بیست کە وەکو دوبەی و نازەم کۆکی ئەوانەی لەیەکەن ئێستا بینی نەک وەکو دوبەی ئەوانی لێ نەهات وەکو جیبۆتی و مۆزەمبیق و نازانیە من و ئەوانی لێ هاتووە وڵاتە نە پارە هەیە نە خزمەتگوزاری هەیە هیچ نییە ینی دامەزراندن نییە ینی بۆ نمونە دەرچووی زانکۆ لە ساڵی 2013ەوە دامەزراندن نییە نزیکەی 200,000 دەرچووی زانکۆمان هەیە ئەمانە شەو ڕۆژاندا بۆ دەمی یەک بۆی کە خوێندن تەواو بکەن خێزانەکەیان خستۆتە مەینەتیە و ئەوەی کە ماندوو بوونە لەگەڵیانە لە پێنا ئەوەی کە لە داهاتوە بتوانن کارێکیان دەستکێ مەرجنی هەردامەزێ کاریشان دەست ناکەوە بە گیرفانی بەتاڵەوە ئەم 200,000 ئەمە 200,000 خەڵکی بێکارن ینی گەنجن وزەی نوێن ئەمە قوبولی ناکەن لە دەسەڵاتدارانی ئەم هەرێمە و بە هەمان شێوە خەڵکانێکی تریش بێکار بوونە بۆیە بە گشتی ئەمە قوبول ناکرێ ئەم دۆخە بەرەو ئەوە ئەڕات کە وردە بەرەو تەقینەوە ڕێنجە من باسی ئەوە بکەم باسی مەسلەی نوتی هەرێم بکەم ینی ئەمانە وکووتمان مژدەی ئەوەیان پێداین کە نوتی هەرێم بڕاتە دەرەوە ئیتر ئەمە هەمومان ئەبین بە خەڵکێک ینی ژیانێکی زۆر خۆشمانە بێت و کاتە لە نعمەت وانەیە ئەژین بەڵام دەرکەوت ئەمانە کۆمەڵی کۆمپانیای خۆیان لەگەڵ کۆمەڵی کۆمپانیای بیانی بۆ سپیکردنەوەی پارە و کۆمەڵش لە جۆرە کوردستانیان کردوتە دەستی ینی کۆیلەی دەستی ئەم کۆمپانیانە ینی خۆ لە راپۆرتەکانی خۆیان ئەوانی کە لە زاری فەرمی خۆیانەوە ڕاگەیەنرێت بۆ نمونە داهاتی نەوت 9 میلیارد دلار بەڵام 3 میلیاردی دەدەناو خەزانە وتی 700 میلیارد بووە 300 بۆ حکومت ماوەتە 400 بۆ خەرجی قەرزوان ڕۆژ لە سەدا چلی بۆ حکومت ماوەتە بەتەکید لە سایت ڕەنگە کەمتریش بمێنێتەوە ئەمە بە ناوی سکیوریتی و بە ناوی نازانم قەرز و بە ناوی کرەی بۆڕی و بە ناوی کرەی ناردن و کرەی کەشتی و ئەنواع عشقال لەم شتانە نیە هەموو ئەمە کۆمپانیای دەرەوەیان هێنا و کۆمپانیا بیانەکانیان هێناوە لە پاڵە کۆمپانیایکی خۆیان دروست کردووە بۆ نمونەڵێ لە سایدەی بە بۆ سکیوریتی بێ ئەو لە سایدەیە لە سای 5 داتە کۆمپانیا بیانەکە لە سای 5 بۆ خۆی هەڵەگیر بەم شێوەیە ینی میلەتیان دادۆشی و میلەتیان ڕوتانەوە بەڕاستی بەم شێوەیە ئیداری ئەم وڵاتە بەردەوام نابێت و خەڵکیش قبولی ناکات ینی خەڵک بەڵام ڕەنگی خەڵک بڵێ 28 ساڵە هەر ئیدارەکار دەڕوە بۆچی بەردەوام نابێت هەرچۆنێ بۆ خەڵک شتێکی لە گیرفان نبوو زەرفی کردووە بەڵام کارگە بگاتە ئەوەی کە خەڵک هیچ پارێکی لە گیرفانە نەمێنێ مناڵەکەی لەولاوە داوای شیر و نازام چی لێ بکە و ماڵ و مناڵی برسی بێ خۆ هیچ نەبێت لە گیرفانە ئەو کاتە هەر سیرکرد نابێ خەڵک و قبولی ناکات بۆ نمونە ئەمانە مەسئولین و کوڕەکان و کچەکانیان و خزم و کەسوکاریان لە خۆشترین ژیانە بژی خەڵکیش برسی بێت هیچی لە گیرفانە نەبێت